ڕێز و سڵاو بۆ ئێوە بینێرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و بەرنامەی لێکدانەوە و هەڵوێست. زۆر خۆشحاڵم کە بە بەرنامێکی ترەوە لە خزمەت ئێوەی ئازیزام. سێ بابەتمان ئامادە کردووە بۆ بەرنامەی ئەمڕۆکەمان کە یەکەمیان دەربارەی ئیفلاسی ڕێکخراوی دابینکردنی کۆمەڵایەتیە. ڕێکخراوی دابینکردنی کۆمەڵایەتی یەکێک لە ناوەندەکانی دەوڵەمەندی ئێرانە کە بانکی ڕەفاهی کرێکاران و 160 کارخانە و شرکەتی لەژێر چاودێریدایە. ئەم ڕێکخراوەیە جگە لە داهاتێکی زۆر و زەوەند کە لە ڕێگەی ئەم دامەزراوانە بەدەستی دێنێت لە سەدا نۆی داهاتی کرێکارانی بیمەکراویش دەچێتە حسابیەوە. خاوەنکارانیش بۆ هەر کرێکارێکی بیمەکراو دەبێت بە قەدەر 27% هەڵدەستی کرێکاران بڕژێنە حسابی ئەم ناوەندەوە کە دیارە ئەم 27% لە ڕاستیدا بەشێکی پەرداخت نەکراوی هەڵدەستی کرێکارانە. ڕێکخراوی دابینکردنی کۆمەڵایەتی بۆ دابینکردنی 18 جۆر خزمەتگوزاری بە 40 ملیۆن کرێکار و ئەندامانی بنەماڵەکانیان بە تەواوی تەنیا بە داهاتی خۆی پژەستورە. بەم ئیعتبارە ئەم ڕێکخراوە سەربەخۆیە و هەموو داهات و هەموو سەرچاوەکانی دارایی ئەو هی کرێکارانە. ئەم ڕاستیە لەسەر کاغەز بە ڕەسمیەت ناسراوە، بەڵام بەکردەوە هەموو سەروەت و ئیمکاناتی ڕێکخراوی دابینکردنی کۆمەڵایەتی لە اختیاری دەوڵەت و مدیران و کاربەدەستانیدایە وە بوارێکی تاڵان و بڕۆی ئەوانە. ئیمکاناتی پزیشکی و خزمەتگوزاری وەها ڕێکخراوێکی دەوڵەمەند لە قەدەر سەروەتەکەی بۆ کرێکاران زۆر کەمە، بە جۆرە کە تەنانەت ژمارێک لە بەرپرسانی ڕژیمیش خۆیان دانی بەو شتەدا دەنێن. زۆربەی ئەو بیمەکراوانەی کە نەخۆشی سەختیان هەیە ناوێرن ڕووکەنە ناوەندەکانی دەرمانی ئەو ڕێکخراوەیە، یان پەنا دەبن بۆ پزیشکی تایبەت و یان لەگەڵ نەخۆشیەکەیان هەڵدەکەن تاوەکو مردن. لەوەها بارودۆخێکدا بۆ کرێکاران ئەوە گرنگ نییە کە ڕێکخراوی دابینکردنی کۆمەڵایەتی سەر بە وەزارەتی بێهداشتە و یان سەر بەخۆیە. کرێکاران ڕەخنەیان لە تەواوەتی ئەو ڕێکخراوەیە و پێکهاتەکەی هەیە. ئەوان دەیان هەوێت کە ئەم ڕێکخراوەیە بێتە ژێر چاوەدێری نوێنەرانی ڕاستەقینەی واتە کرێکاران. ئەوان دەیانەوێت بزانن کە دەوڵەت چەندە بەم ڕێکخراوەیە قەرزدارە. ئەوان خوازیاری ئەوەن کە راپۆرتێکی ڕازگۆیانە و شەفاف بە ئەندامان و خاوەنانی واقعی ئەم ڕێکخراوەیە بدرێت. ئەوان دەیانەوێت کە خۆیان و منداڵەکانیان لە بەرزترین ئاستی خزمەتگوزاری دەرمانی بەهرەمەند بن. کرێکارانی پێشڕە و هۆشیار دەزانن کە دابینبوونی ئەم داخوازیانەی ئەوان بەبێ ئەوەی کە کرێکاران خۆیان لە ڕێکخراو بەهێز بن مۆیەسەر نابێت. هەڵسوڕاوانی کرێکاری بۆ درێژەی خەباتەکەیان و بۆستاندنی مافی چینەکەی خۆیان سوێند بە ڕوح و گیانی قاتڵانێکی وەکو خامنەی ناخۆن، بەڵکو بە چاندنی تۆی وشیاری و چینایەتی و بەڕێخستنی کرێکاران هێزی چینی کرێکار بۆ دابینکردنی مافە سەرەتاییەکانیان دەهێنە مەیدانەوە. ڕێکخراوگەلێکی دژە کرێکاری وەکو خانەی کارگەر و شۆڕای ئیسلامی کار بەم جۆرە هەڵوێستانە خۆڵ دەکەنە چاوی کرێکارانەوە بۆ ئەوی واقعیەتی هەبوونی هەڵاوردن و جیاوازی لە نێوان دابینبوونی کاروباری دەرمانی کرێکاران و بنەماڵەکانیان لەگەڵ چینەدارا و دەوڵەمەندەکان بشاردنەوە. ئەم ڕێکخراوانە خزمەتگوزاری دەوڵەت و بەشی خصوصی سەرمایهداری ئێرانن و ناتوانن کرێکاران لە ناو خاڵ و تەبسەرەکانی یاسایەکدا کە بە زمانێکی ئاڵۆسکاوی حقوقی نووسراون ناوەڕۆکی سەرتاپێ گەندەڵی ڕێکخراوی دابینکردنی کۆمەڵایەتی بشارنەوە. ئەم ڕێکخراوەیە ئەگەرچی بە تەواوەتی بە هەڵدەستی کرێکاران دامەزراوە، بەڵام لە ماوەی 59 ساڵێکدا کە لە دامەزرانی تێپەر دەبێت هەرگیز ڕێکخراوێک نەبووە کە کرێکاران بێت. خەباتی کرێکاران بۆ وەرگرتنەوەی ئەو ڕێکخراوەیە بەشێک لە خەباتی ئەوان بۆ ڕوخاندنی ڕژیمی کۆماری ئیسلامیە. تا ئەو کاتە پێویستە ڕێکخراوی دابینکردنی کۆمەڵایەتی ناچار بکرێت کە باشترین خزمەتگوزاری دەرمانی و هیتر پێشکەش بە کرێکاران بکات. فەرمن ناوبڕێکی کورد ببینن دێمەوە خزمەتە. به نام زندگی رها شوی ز طوق بندگی. شب سیاه ما سحر شود تمام تا سیاره ها زبر شود که با
انقلاب عشق و بوسه ها در این گذار رنج بی امان ز جان ز تن وطن مرا بخوان که با خروش بان به سرخ نام تو جهان به در زد از قیام تو به نام بزن به نام زندگی دریده شد لباس بردگی شب سیاه ما سحر شود تمام تازیانه ها تبر شود که با جوانه ها صدا شویم من و تو و دگر دوباره ما شویم برپاخیز برای زن زندگی آزادی برپاخیز برای زن زندگی آزادی برپاخیز برای زن زندگی آزادی. شەپۆلێکی نوێ لە داخرانی ناوەندەکانی کار و بەرهەمهێنان بابەتێکی تری بەرنامەی ئەمڕۆمانە. هەروەک ئاگادارن ڕۆژنێ هەواڵی داخرانی چەندەها کارخانە و ناوەندی بەرهەمهێنان لە ئێران لەم ڕۆژانەدا بڵاو نەبێتەوە. بەپێی ئەو هەواڵانە ئەم ڕەوتە لە یەکمانگی ڕابردوودا بە خێراییەکی زیاتر لە ئارادا بووە. دەیان ناوەندی گەورە و چکۆلەی بەرهەمهێنان لە شاری سەنعەتی ئەلبورز لە یەکمانگی ڕابردوودا داخراون. لە سەدا 50 ناوەندەکانی ئاژەڵداری وەکو گاوداری و مەڕەداری لە ئاکامی بەڕێوەچوونی سیاسەتی لابرنی یارانەکان داخراون. هەر لەم ماوەیەدا 17 کارخانەی واکس لە کۆی 20 کارخانەیە کە لە ئێران هەیە داخراون. کرێکارانێک کە لەم ناوەندانەدا کار دەکەن ئەغڵب کرێکاری قەراردادین و هەر بۆیە زۆربیان هیچ چەشنە پشتگیریەکی یاسایی نایانگرێتەوە. زۆربیان چەندەها مانگ هەڵدەستی وە دواخراویان هەیە و لەگەڵ داخرانی هەر ناوەندێکی بەرهەمهێنان سەرمایەدار سەرمایەکەی خۆی ئەگوازێتەوە بۆ بوارێکی دیکە و زۆربیان ڕوودەکەنە تجارەت و بازرگانی. بەڵام ئەم شەپۆلە نوێ لە بێکارکردن داهاتوێکی تاڵی بۆچینی کرێکار و خەڵکی دەسەنگ و کەم داهات بە شوێنەوەیە و واتایەوەیە کە لە ڕۆژان و مانگانی داهاتوودا سەختیەکی زۆرتریان لە ڕێدایە. خێراتر بوونەوەی ڕەوتی ئیفلاسی کارگاکان و ناوەندەکانی بەرهەمهێنان پەرەسەندنی قەیرانی ئابووری کێشەکانی ناوخۆی ڕژیمیشی پەرە پێداوە کاربەدەستانی جۆراجۆر هەر کامیان هەوڵ دەدەن خەتاکەی بخەنە سەرشانی ئەوی تریان. لەوەها بارودۆخێکدا کە ڕژیم بۆ بەرەو ڕووبوونەوە لەگەڵ کاردانەوەی سیاسی و خەباتکارانی ئەم قەیرانە ئابووریە لە ڕێگەی برنە سەرەوەی ژمارەی ئەعدامەکان توندکردنەوەی زەخت لەسەر هەڵسوڕاوانی خەباتی مەدەنی پەرەپێدانی گوشار بۆ سەر زیندانیانی سیاسی ناوبەند هەوڵ دەدات کەش و هەوای ترس و وەحشەت لە کۆمەلگادا پەرەپێ بدات. ئەعدام و شەلاق لێدان لە بەرچاوی خەڵک و گرتن و زیندان بە مەبەستی پێکێنانی کەش و هەوای ترس و خۆب لە ناو کۆمەلگادا بوو ئەوەیە کە قوڵایی ئیفلاس و وەشکەسەبوونی ئابووری خۆیان و کێشە و ناکۆکیەکانیان داپۆشن و بەم جۆرە ماوەیەکی تر درێژە بە تەمەنی نگرێسی خۆیان بدەن. فەرمون ناوبڕێک وەربگرن بە بابەتێکی تر لەسەر نەتەوە و ناسیۆنالیزم دێمەوە خزمەت. دبستانی من با من و همراه منی چوب الف بر سر ما بغض من و آه منی تک شد اسم من و تو رو تن این تخت سیاه ترکه بیداد و ستم مونده هنوز رو تن ما دشت بی فرهنگی ما هرزه تموم علفاش خوب اگه خوب بد اگه بد مرد دلای آدماش بسته من و تو باید این پرده ها رو پاره کنه کی میتونه جز من و تو درد ما رو چاره کنه یار دبستانی من با من و همراه منی چوب الف بر سر ما بغض من و آه منی حک شده اسم من و تو رو تن این تخت سیاه ترکه بیداد و ستم مونده هنوز رو تن ما
سنگری من دردی ئێمە دەردیەکە تا مەرگی بێداد و ستەم دەستمان لە ناو داسیەکە هاوڕێ و هاوسەنگەری من دەردی ئێمە دەردیەکە تا مەرگی بێداد و ستەم دەستمان لە ناو داسیەکە پیرۆزە ڕێگای من و تۆ پڕ لە هیوا پڕ لە ئەوین لە شەقەم و لە مەدرسە دژ بە تاریکی دەوەستین ئاکامی ڕێگای من و تۆ پاراستنی ناسنامەیە چاورەیە سیری و نەزانی ئامانجی بەرزی ئێمەیە یار دبستانی من با من و همراه منی چوب الف بر سر ما بغض من و آه منی حک شده اسم من و تو رو تن این تخت سیاه ترکه بیداد و ستم مونده هنوز رو تن ما بەڕێز نەعمان عومەر بابەتێکی هەیە دەربارەی نەتەوە و ناسیۆنالیزم کە بەم شێوەیە دەست پێکا دەڵێ نەتەوە و نەتەوایەتی دیاردەیەکی کۆمەڵایەتی مێژووی و سیاسی چارەکی کۆتایی سەدەی 19 و سەدەی 20 بەگشتی. ئەم دیاردەیە پێناسی جیاوازی بۆ کراوە هەر بیرکارێک کۆمەڵێ بنەمای داناوە بۆ شوناسی ناسیۆنالیزم. هەندێک نەتەوە دەبەستێتەوە بە کولتور و هەستی ئەتنی و خەیاڵی هاوبەش و دابوونەریتی هاوبەش و هیتر. هەندێکی تر بە خوێن و ببورن پشت و تیرە و تایەفا واتە گرەی دەداتەوە بە خوێنەوە. کەسانێکیش بە جوگرافیا و ئابووریەوە پەیوەستی دەکەن. بیریار هەیە گرەی دەداتەوە بە بیرۆکە و هزرەوە. ئێستا پرسیاری ڕاستەقینە ئەوەیە نەتەوە و هەستی نەتەوایەتی لەکوێوە سەرچاوە دەگرێت و کاتێک گروپێکی کۆمەڵایەتی خۆی وەکو گروپێکی هاوبەشی نەتەوەی خۆی پێناسە دەکات دەیەوێت چی بڵێت؟ ئاخۆ باز لە دابڕان یا پەیوەندی دەکاتەوە. لە ڕاستیدا دیاردەی نەتەوایەتی ناوەڕۆکێکی سیاسی و کولتوری و فەرهەنگی و مێژووی هەیە. بۆیە زۆر جار دەوترێت زمان و خەیاڵی هاوبەش و مێژووی پێکەوەبوون و هەست و حکایەتی هاوبەش شوناسی نەتەوەیە واتە ئەم کۆمەڵە خاڵە هاوبەشە هەوێنی نەتەوایەتیە. بەڵام بەدیوی ئەو دیویژدا ئەم ڕەگەزە هاوبەشە نەتەوەیانە کە ڕەگەزی هاوبەشی گشتی دیاردەی ناسیۆنالیزمە لە هەمان کاتدا خاڵی جیاکردنەوەی گروپێکی کۆمەڵایەتی مرۆڤەکانە لە یەکترین واتە ئەنگیزەی نەتەوایەتی لەلایەک لەسەر پەیوەندی هاوبەش لە نێوان گروپێکی ئینسانی دروست دەبێت و لەلایەکی ترەوە وە کۆمەڵە خاڵی جیاکەرەوەی لە گروپێکی کۆمەڵایەتی ترواتە نەتەوایەتی لەسەر بنەمای دوو خاڵی ناکۆک لەگەڵ یەکدا دروست دەبێت. دابڕان و پەیوەندی نێوان کۆمەڵێکی مرۆیی لەگەڵ جیاوازی لەگەڵ پێکهاتێکی کۆمەڵانی تر. هەرچی پەیوەندیشی بە ڕەگەزەکانیشەوە هەیە لە شوێن و هەلومەرجێک بۆ شوێن و جوگرافیایەکی تر جیاوازە. بۆ نمونە هەندێک جار هەستی نەتەوایەتی لای گروپێکی کۆمەڵایەتی دروست دەبێت کە نە جوگرافیای هاوبەشی هەیە نە زمانی نەتەوایەتی هاوبەشی هەیە. هەروەها کەتوار پێمان دەڵێت کە بە دەگمەن جوگرافیایەکی دیاریکراو دەبینیتەوە کە یەک نەتەوە و زمان و گروپی کۆمەڵایەتی تیایدا بژیت. لە بلاشەوە نەتەوە هەیە زمانی نەتەوەیەکی تری کردوتە فەرمی. بۆ نمونە کانادا و ئوسترالیا کە هەردووکیان بە ئینگلیزی دەدوێن. زۆر جار یەک نەتەوە ئاینی جیاوازی هەیە. بۆیە فاکتەری هەستی نەتەوایەتی زۆر خاڵ دەگرێتەوە لەسەروی هەمویانەوە جیاکاری سیاسی کام دیاردەیە لەگەڵ مۆدلی نوێی دەوڵەتداری و ئیدارەی سیاسی لۆکاڵی سەری هەڵدا واتە پرۆسەی بە نەتەوە بوون. پرۆسەیەکی مۆدێرنە و لەگەڵ شێوازی نوێدا سەری هەڵداوە. پێش هەڵوەشانەوەی دەسەڵاتی ئیمپراتۆریەکانی ڕۆمانی، ئیسپانی، یابانی، ساسانی و عوسمانی و ئەوانی تر شتێک نەبوو بە ناوی کێشە و هەستی نەتەوایەتی. ئەو کات بۆ نمونە شوناسی پێکاتە کۆمەڵایەتیەکانی عەرەب، کورد و تورک شوناسێکی ئاینی هەبووە. بەڵام دوای هەڵوەشانەوەی ئەو ئیمپراتۆریەتانەی کە کۆسب بوون لە بەردەم گەشەکردنی گۆڕانکاری شێوازی نوێی پەیوەندیە ئابووری کۆمەڵایەتیەکان کە بەهۆی سەرهەڵدان و
نەشونوماکردنی هێزەکان بەرهەمیە ناوە و هاتبوونە ئاراوە. فاکتەکان پێویستی شێوازی ڕێخستن و ئیداری نوێی سیاسی هێنایە ئاراوە، شێوازێک کە بتوانێت هاوکار بێت بۆ گۆڕانکاری هاوسەنگ لەگەڵ پەرەسەندنەکانی ئابووری و گەشەکردنی هۆشیاری سیاسی و دۆزینەوەی زانستەکان کە بەسەر یەکەوە خۆناغێکی نوێی جیهانبینی و ئینتما و ڕێخستنی سیاسی هێنایە ئاراوە کە خۆی لە دەوڵەتی نوێی نەتەوەی بینیەوە. بەم شێوەیە نەتەوە و مۆدێرنە دوانەی یەک قۆناغن، ئەویش قۆناغی سەرمایه‌داری و شێوازی نوێی بەرهەمهێنان و یەخستنی سنووری جوگرافیایی سیاسی و ئابووری و یەخستنی پەروەردە و زمان و پێوەری کێشان و چارەسەری نوێی پزیشکی و هیتر. لەبەر ئەوە دیاردەی نەتەوایەتی دیاردەیەکی سیاسی و نوێی هاوچەرخی قۆناغی سەرمایه‌داریە. پێش سەرهەڵدانی سەرمایه‌داری گروپی ئەتنی بچووک بچووک بوونی هەبوو وەک کۆمەڵەی مرۆیی، بەڵام ئەم گروپانە خۆلیاوهەستی نەتەوایەتیان نەبووە، بۆیە گەڕانەوە بۆ ڕابردوو، بۆ خوێن و پشت و بۆ ڕەوایەتیدان بە کێشەی نەتەوایەتی و گەڕانەوەی بۆ سەرزەمینی پێش مۆدێرنە و خۆجیاکردنەوە و وەرگرتنی ڕەسەنایەتی و یوتۆپیایی داتاشرا و نەک فاکتی بەرجەستە. بە واتایەکی تر گەڕانەوە بۆ ڕەچەڵەکی کۆن و خوێن و پشت ئەوەندەی چیرۆکی خەیاڵیە بۆ کۆکردنەوەی عەوام، ئەوەندە ڕاستی سەلمێنرا و نییە. بۆ نمونە دەوڵەتی ئەمریکا لە ڕووی مێژوویەوە تازەیە و پێکاتوە لە چەندین گروپی ئەتنی جیاواز کەچی بەهێزترین دەوڵەتی نوێیان پێکێناوە. لەم بوارەدا دەکرێت چەندین نمونە بێنینەوە کە بیسەلمێنێت دیاردەی نەتەوایەتی بۆ ئاراستێ ڕاستیستیە و جیاکاری و ئوسولیە کە زۆرێک لە بزوتنەوە ناسیۆنالیستەکان بانگەشەی بۆ دەکەن وەگەوە ڕاست نییە، چونکە زۆربەی هەرە زۆری دەوڵەتە نەتەوایەتیەکان زیاد لە پێکاتێکی قەومی و ئاینی و زمانەوانی تیایدا دەژیت. نەتەوە هەیە چەندین ئاین و زمانی جیاوازی هەیە، بۆیە جەختکردنەوە لەسەر دیاردەی دابڕان و جیاکاری، ڕاسیزم، نازیزم، فاشیزم و ئەوانەی لێ بەرهەمدێت و بە پێچەوانەشەوە. هەر دەوڵەتێکی نەتەوەیی لەسەر بنەمای ڕاگەزپەرستی و توندوتیژی و دەمارگیری دروست ببێت ناتوانێت داشتی و پێکەوە ژیانی سروشتی بنیاد بنێت. هەر ئەمەش بووە هۆی شەڕی جیهانی دووەم کە ئاڵمانیای نازی هەڵی گریستان. بۆیە پشتگیری و تێکۆشان بۆ مافی نەتەوایەتی نابێت بە دیدگایەکی ئیدئۆلۆژی و توندڕە و ڕاستیست بێت، بەڵکو پێویستە بە شێوەی زانستی، کۆمەڵناسی و مێژووی و لە ڕووی چوارچێوەی یاساکای نێودوڵەتی و مافی مرۆڤ و مافەکانی مافی مەدەنی و ئینسانیەکان بێت. بەم شێوەیەش دەوڵەتی نەتەوایی ببورن دەوڵەتی نەتەوایەتی نابێتە دەوڵەتی پێکهاتێکی دیاری کراو، بەڵکو دەوڵەتی هاوڵاتی و هاوشاری دەبێت. بە ئەمەش ئاوێزانبوونی کۆمەڵایەتی و پێکێنانی گەل جێگای دروستکردن و پێکێنانی دەوڵەت و نەتەوەی سەردەست و ژێردەست و ئایدۆلۆژی نەتەوەی تۆندڕە و دەمارگیر دەگرێتەوە. بەم شێوەیان نەتەوە و نەتەوایەتی وەک دۆخی سروشتی پەرەسەندنی کۆمەلگا و ئاراستەی مێژوو دەبینرێت لە بری ئایدیایی دابڕان و ڕخوچینە و دژمنایەتی و شەڕی پێکاتەکان. فەلسەفەی ئاوێزانبوون و پەیوەندی و کارلێکردنی هاوسەنگ لەدایک دەبێت بە دیموکراسی و ئاشتی و ژیانی پێکەوە بەرقەرار دەبێت. بینەرانی خۆشەویست، بەم شێوەیە گەشتینە کۆتایی بەرنامەی لێکدانەوە هەڵوێستی ئەمڕۆکەمان. زۆر سپاس کە تا بە کۆتایی لەگەڵماندا بوون و هیوادارین کە ناوڕۆکی بەرنامەکە جێگەی سەرنجیەوە عزیز بوو بێت و بتوانن کەڵکی پێویستی لێوەربگرن. تا لێکدانەوە هەڵوێستێکی تر بە ژیانێکی پڕ لە کامەرانیتان دەست بێت.